ئەو کاتتان باش خۆشحاڵم لێرەمە من ناوم محەممەد فریدون جۆرجە ناساوم بە حەمکۆ من مرۆڤم خوا دروستی کردیمە و لە هەمان کاتدا کوردم خەڵکی کوردستانم لە هەمان کاتدا جنسیەتی بەریتانیشم هەیە شانازی پێوە دەکەم لە هەماندا هونەرمەندم کۆمیدیانم پەیامم هەیە دەمەوێت بتانگەڕێنمەوە سەرەتای ژیانی حەمکۆ چێیە حەمکۆ بابی مەسیحی بوو بۆ ئیسلام حەمکۆ تەمەنی 3 ساڵان بوو داچی خۆی نەدیتیا نە بە قەبر نا بە شکل نا بە وێنە لە هەموو ژیانم نەمگۆ تێدایە مەحروم بوومە لێی بەڵام کوردستانم کردی تەداچی خۆم وڵات داکمە هەست بە پرسیاتی دەکەم بیدایەت بەبیرم دێ لە قەبرستانان گەورە بووم لەبەرەوەی هۆملیس بووین ماڵمان نەبوو بابم بەبیرم دێ لەگە خوشکم کە وەفاتی کرد 6 مانگان بوو داکم یعنی کە وەفاتی کرد بابم ئەمنی خوشکمی لە لای خۆم دادەنا دەیگو ئاگال لێبی دەچم نانی لۆ دەینم باران بوو لە قەبرستانێ دەچوو بە علاگەچی دەست دەدا ناو شیوی ناو تەنەکە زبلەکانی دەهینا نانی دەدامە دوایە گەڕاینەوە چوینەوە ناو مزگەفت جێگام ناو مزگەفتان بوو هەر عمرم تەمەنم 5 ساڵی بوو بام لەسەر قورعان تربیەتی دام ئەمن سەفی 1 بووم نیوەی قورعانم خەتم کردبوو یەکی ابتدایی 6 ساڵ کەواتە بیناغەچی بەقووەت بوو لەسەر ئەساسی دینی ئیسلام لەسەر ئەساسی خۆشەویستی بوو دەچوومە مەکتەبێ ئەوی زۆر ناخۆش بوو دڵگرانی دەکردم کە لە مەکتەبێ دەگەڕامەوە لەگە برادەرەکانم دەچوە ناو ماڵێکی گەرم و گەڕ و خۆش داچیان پێشوازیان لێ دەکرد ئەمیش مزگەفت پێشوازی لێ دەکردم کەس نەبوو بە خێراتنم بکات جگە لە بابەتی کە زۆر هیلاک بوو زۆر ماندی بوو زۆر ناخۆشیم دیت نەمتانی مەکتەب بەجێبێڵم 6 ابتداییشم نەتانی تەواو بکەم ئەو مانایوە نییە تەسمیل بی لە ژیان بەردەوام بووم بە قووەت بووم خەونم هەبوو دەمزانی دەممە شتێک بەس نەمزانی چییە زۆر زار خەونم دەدی دەممە سەرۆک ئەوها دەستی خۆم برن دەکرد عالەم هەموو دەیان گوت سەرۆک نەمدەزانی چییە دەگەڕام لە دوی حەدادیم کرد مرتاح نەبووم نەجاریم دەکرد مرتاح نەبووم زۆر شتم کرد هەو نییە ئاخیری بوومە نانەوە شەلاح لە بەیکەری بووم ڕۆژی برادەرێکم هات گوتی با بچینە چێخانەی مەچکۆی دانیشین قەلم هەموو ئار بوو گوتمیشمێ گوتی موعیدێکم هەیە لەگە مخریزەکی ناوی مەهدی زوبەیدیە ئەوە باسی ساڵی 91 دەکەم پاژین تفازەی گوتم باشە با بڕۆین بەخۆم بەجلکی ئیشێ توين دانشتين قلتي أنا أدور على ممثل كوميديا بس قلتم لا والله إي والله قلت يا ممثلي قلتم أمن قلت قلتي أنت ممثل قلتم لا أنا الشلاح بالخباس قلتي باكر حضر نفسك ساعة ب9 عندك تصوير قلتم أمن قلتم يكسرت مولاي دكان وسطايا كم قلتم وستا أوا زدكم ملك أمن ممثلم تو كره قلتي براسته ورا كاكا هنا أنا دستي هوير ما خسات بي قلتم علاقة منيا طبيعي بنعلتهم يعني باري بلاهم نبو يعني وزن خراب بو لما لي كرفوز باليف بو مقواي سلازي ببيرم دي من دربو ثم تصوير ساعات دبم ساعات حفتي سبيا راس داون ممثلم إذا تشيش مانيا ممثلم زارشت التصوير منكد يا لكم تصوير نجاحت مني الحمد لله كبرنامج كم عرض بو كاريكاتيرست كم كسبهم لكردستان لباج انتفاضي كاريكاتيرست مكر بصندقي وشي درسهم شويس بين زود اسمه بيج مكتبي كتان را داستان امام بوم دون الشوي ها اوان ذكر حمكو رانا وستام تماشام كر هنرمند شي نورمالم وكو حمو هنرمند كاني دي
فکرم دەکردەوە کوو پەرە بە خۆم بدەم کوو ببمانە ناو هەمویان دیار بم یەکسەر تەماشای ئەوروپام دەکرد ڕۆژئاوا وڵاتە پێشکەوتوەکان تەماشەم دەکرد کۆمیدیەکانیان تەقلیدی سەرکردەکانیان دەکەن پراکتیسی دیموکراسی دەکەن فکرم کردەوە باشە بۆ ئەمە نەبینە بەشێک لەوان بۆ ئەمە جیاواز بین ئەمەش وڵاتین صاحب حەزارەتین سەقافەتمان هەیە ناسنامەمان هەیە وڵاتمان هەیە ئەوە بوو لە خۆتان دەزانێت میدل ئیست یعنی ناخۆشە تۆ بێ پراکتیسی دیموکراسی بکەی ئەمن وەم گوتیەوەش دەرێم ئەمن لە ئەوروپا دیموکراسی دەبینم بەڵام لێرە بەس جۆم لێ دەبی هیوادارم هەمومان بیبینین لە ژیانی ڕۆژانەمان ئەوە بوویستم پراکتیسی دیموکراسی بکەم یەکەم کەس و هونەرمان لە تاریخی مێژووی عێراق و کورد و لە هەموو لایەکی تەداخلی سیاسەتم کرد سیاسەت لەگە هونەر مکسم کرد تێکەڵاو بوو ئەوە بوو لە باڵەخانەی شیراتۆن خەریک بوو ژیانم لەسەدا بنێم ئەو وەختی هەستم کرد چەند گەورەمە ئەو وەختی کە بەرنامەکەم دەهات کارەبای هەولێرە هەموو دەکوژاوە حمكو أمين يتسبب في انقطاع تيار كهربائي في محافظة أربيل أو مقالك بو برحمت بي فلكدين كاكاي لسر حمكوي نوسي أمن بو مكاشفي دروي سياسة مداركان ديمقراسي فري سبيتش هي لبو حمكوي إثبات بكا لبو هنرمند إثبات بكا لو روشنبيركان إثبات بكا أمن روشنبير بوم ببوي بخينم أوروبي بوم ببوي بتمدروا أو بو استيان بوم كوجن جانم كوتاي بيبينن وڵاتم بەجێهێز چوومە ئەوروپا بە تایبەتی بەریتانیا ویستم لێ فێر بم فێرە زۆر شت بووم ئەوی خەونم پێوە دەدیت فێر بووم زۆر شت فێر بووم جنسیەکەم وەرگرت خەنی بووبووم یعنی کە گوتم ئێستا دەگەڕێمەوە باڵەخانەکان زۆر بەرز بووە گوتم لەگە ئەو جنسی یەک دەگرتەوە بەڵام کە دابەزیم تووشی کلاس بووم لە هەولێرێ هەستم کرد باڵەخانە لەگەر ئاستی وعی زۆر یەک نییە دەبایە سیستەمی ئێرە پێش بینایە تەوعیە احتیمام پێ بدا لەوەی بتوانێت تو هەردووشی پێکەوە پیشان بدەیت فهاتمەوە بەرنامەی نوێم هینا شتی نوێم هینا ئەوە بوو تووشی زۆر کێشە بووم لەگەرەوە ملەتەی تێم نەدەگەیشتن بەڵام ئەوەش معنایەوە نەبووە من ڕاگرن لە زۆر شتی ڕانەوەستایمە لەبەرەوەی بەقووەت بووم ئیمانم بەخۆم هەیە فئێستا بەرنامەکەم هەیە بە ناوی حەمکۆشۆ تاقە بەرنامەیە کە لە کوردستان هەیە لە کاتێک کە شەڕی داعش دەکەین لە کاتێک کە موچە نایەتن وەم کرد هۆڵەکانم پڕ کردەوە بە 10,000 عالەمیش دەهاتە ناو شانۆی شانۆم نوێ کردەوە وە لە هەمان کاتیشدا کە شانۆم پڕ کردیتەوە لە بەرامبەرەوەی ڕاگەیاندەکان بێدەنگ بووە زۆر شت بێدەنگ بووە بەڵام ئەومانایوە نییە من ڕاوەستم چکە من ئیمانم بەخوای ئیمانم بە ذاتی خۆم هەیە و هەز دەکەم ئەمن بەقووەتم و هەز دەکەم یەکێکم لەو پێشمەرگە قارەمانانەی کە دیفاع لە ئیسلام دەکات دیفاع لە وڵات دەکات دیفاع لە مرۆڤایەتی دەکات لە کوردستان دەکات باوەڕ ناکەم هیچ شتێکەمەی ڕابگریتن بۆ کەسانەی کە بێئاواتن لە ژیان لەبیر مەکەن حەمکۆ لە قەبرستانان بۆ هونەرمەند لە مزگەفتان گەورە بۆ هونەرمەند سەرۆک پێشوازی لێ کرد و ئەوە شتێکی ئاسان نییە تۆ بیگەیە زۆر بە زەحمەت گەیشتمێ و دەمێ ئەوەش لەبیر نەکەین کەەوە سەرۆکی وڵات پێشوازی لە حەمکۆی کرد و لەگەری دیسکەستم کردیا دەربارەی ئەوەی کەوا ئەمە بتانین زیاتر فری سپیچ بکەین بتوانین ڕەخنە بگرین چکەمە هەست دەکەین لە ڕەخنە دەترسین نازانم لۆ زەندەقمان لێ بچووە لە کاتێک کە ڕەخنە ساینتی دیموکراسیە ساینتی بڵتابەیە دروست دەکاتن ناڕوخێنیتن و هیوادارم دڵین گۆم تەنگ نەکردبی و دەمێت زۆر سپاستان دەکەم لە بۆ ئەو داوەتە زۆر سپاسی تیت دەکەم زۆر سپاس کاک عەلی سپاسیەوە دەکەم زۆر سپاس لە بە هەموو لایەتی زۆر سپاس زۆر سپاس